بەڵە سڵاو بەیانیەوە بینەرانیش باش هەڵبەتە ئەمە دووەم هەفتەیە لەسەر یەک تەقە لە بارگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستان دەکرێت. هەفتەی ڕابردوو هەر هەمان شەوبوو شەوی پێنجشەمە لەسەر هەینی تەقە لە بارگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستان کرا لە بەشی پێشەوەی ئەو جادەیە کە دەکەوێتە ئەو بەری لقی 12 و شەوی ڕابردووش لە کاتژمێر 2:50 خولەک بە هەمان شێوە لە بەشی پشتەوەی لقی 12 تەقە لە بارگای لقەکە کرا. من کە ئێستا لە بەشی پشتەوەی لقی 12 ئەمە بارگای پارتی دیموکراتی کوردستانە لە هەڵەبجە. ئەم شوێنە کە تەقەکەی بەسەر داکراوە هەڵبەتە تەقەکەی شەوی ڕابردوو بەسەر لەق داکراوە و ئەو شوێنی تەقەکەیش کە وەک لە هەندێک لە پاسەوانان و بەرپرسانی لەقەکە باسی لێوە دەکەن ئەو شوێنەی کە تەقەی ئاڕاستە کراوە بەرەو لقی 12 لەم جادەیەوە بۆ ئەم جادە دووسایدە کە دەچێتەوە سەر دووسایدەکەی نەخۆشخانەکانی هەڵەبجە یاخود بڵێن شەقامی ئاسوی حاجی محەممەد. ئەم شوێنە هەڵبەتە وەک بەرپرسان و پاسەوانەکان باسی لێوە دەکەن تقریبا نزیکەی 300 متر لە خواری ئەمەوە تەقە لە بارگای لقی 12 کراوە. تەقەکان بەشێکیان گردار بوون و دیار بوون کە شەوی ڕابردوو کراوە لە بەرامبەر ئەو تەقانەی کە لە شەوی ڕابردوو لە بارگای لق کراوە پاسەوانەکانی لقیش بە هەمان شێوە وەڵامیان داونەتەوە تەقەیان بەڕاستەری ئەو تەقەکەرانە کردووە. هەڵبەتە وەک لە سەرەتاوە باسم لێوە کرد ئەمە دووەم هەفتەیە لەسەر یەک تەقە لە بارگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستان دەکرێت. لە هەفتەی پێشوو هەر لە دوای تەقەکانی هەفتەی پێشووە پارێزگاری هەڵەبجە هاتە ناو بارگای لقی 12 باسی لەوە کرد کە ئەوان هەوڵی جدی دەدەن بۆ دەستگیرکردنی تەقەکەران، بەڵام تاکو ئێستا ئاسایش یاخود هێزە ئەمنیەکان و پۆلیسیش ڕاگەیەنراوێکیان لەبارەی تەقەکانی هەفتەی ڕابردووە ڕانەگەیاندووە و سەبارەت بە تەقەکانی ئەم شەویش هیچ ڕاگەیەنراوێک لەلایەن پۆلیس یاخود ئاسایشەوە لە سنوورەکە ڕانەگەیەنراوە و بەرپرسانی لقیش لە ئێستادا کە بەرەبەیانی زووە من قسەم لەگەڵا کردن ئەوان بەباشیان نەزانی لەم کاتەدا قسەی لەسەر بکەن تاکو لێکۆڵینەوە لەو بابەتە دەکرێت. هەڵبەتە باسێکی تری ئەم شەقامە بکەم هەندێک هاوڵاتی بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی هەڵەبجە گلەییان هەیە لەو کەسانەی کە لە خواری ئەم شەقامەوە شەوان دادەنیشن بە تایبەتی لە شەوی پێنجشەمە لەسەر هەینی. ئەمە وەکو گومانێک هاوڵاتیان و هەندێک لە کادیرانی پارتی باسی لێوە دەکەن تەنها گومانە بەڵکو هیچ سەرداوێک نییە یاخود شتێک نییە. ئەو شەقامەی لە خوارەوە هەندێک لەو کەسانەی کە شەوان بە تایبەتی شەوی پێنجشەمە لەسەر هەینی دادەنیشن لەوێ مەشروب دەخۆنەوە. ئەمە وەکو گومانێک کە گومان دەکرێت کە گوایە هەندێک لەو کەسانە بن ئەم کاری تەقەکردنە دەکەن، بەڵام تاکو ئێستا پۆلیس و هێزە ئەمنیەکان وەک باسم لێو کرد هیچ ڕاگەیەنراوێکیان لەسەر تەقەکردنی شەوی ڕابردوو هەم هەفتەی ڕابردوو بڵاو نەکردوێتەوە. و سەبارەت بە زانێرەکانی تریش لە سەر لە ئێوارەی دوێنێ لە قەزای سی سادق بەهۆی شۆرتی کارەباوە ئاگر لە بازاڕی سۆفی عەلی کەوتەوە بۆ هۆیشەوە یەکێک لە دوکانەکان سوتا و 14 دوکانی تریش بەهۆی چڕە دووکەڵی سوتانی ئەو دوکانەوە زەرەر و زیانیان بەرکەوت و تیمەکانی بەرگری شارستانی قەزاکە دوای کەوتنەوەی ئاگرەکە بە زووی فریای کەوتن و ئاگرەکەیان کۆنتترۆل کرد. و سەبارەت بە زانێری تریش ئەمڕۆ ئابرێ لە کاتژمێر 1:30 لە ناوچەی نەورۆڵی عەشرەتی نەورۆڵی و لادیەکانی ئەو ناوچەیە فیستیڤالێک ساز بکەن. هەڵبەتە ئەم فیستیڤاڵی گوند و هۆز و عەشرەت و ئەوانە لە دوایەوە دێت کە ساڵانە هەر لە دەستپێکی وەرزی بەهارە هەندێک لە گوند و عەشرەتەکان فیستیڤاڵی کولتوری خۆیان ساز دەکەن لە سەرەتای وەرزی بەهار و لە ڕۆژی 20 ئەم مانگەدا گوندی عەبابەیلێ فیستیڤاڵیان ساز کرد. ئەم ڕۆژ عەشرەتی نەورۆڵی فیستیڤاڵێ بۆ خۆی ساز دەکات و لە داهاتووشدا هەندێک لە عەشرەتەکان ئەیانەوێت فیستیڤاڵ بۆ خۆیان ساز بکەن و ئاهەنگ و بابەتە کولتوریەکانی خۆیان پیشانی خەڵکی بدەن. بەڵێ وریا سپاس بەوەی